بەڵێ دیارە سەرەڕای ئەو سزایانەی کە لە یاسا بەرکارەکانە هەن سزای پێبژاردن دەستنیشان کراوە بۆ ئەو کەسەی کە کەم ئەندام نییە یان هاوبەشیەکە لەوەی کە کاتە کەم ئەندام 2.5 ملیۆن دینار غەرامە ئەکا کەمترینی وەلایانی زۆری 5 ملیۆنە سەرەڕای ئەو سزایانەی کە لە یاسا بەرکارەکانە هەیە. ئەوە لە ڕێنماییە کە ئێمە وەزارەتی تەندروستی ئامادەمان کردووە. دیارە بۆ نابینایە، نابیستە، جەستەی بزوێنیە، تالەسیمیایە، داونە، هەروەها شیزۆفرینیایە، ئەمانە هەمووی هەریەکەی ڕێژەی خۆی دەستنیشان کراوە بەپێی ئەو ڕێنمایی کە وەزارەتی کار لەگەڵ وەزارەتی تەندروستی دەستنیشانی کردووە. بەڵێ خۆی یاساکە پێشتر وەک خۆی جێبەجێ نەکراوە. یاساکە وەک خۆی جێبەجێ نەکراوە، بۆیە ئێستا ئەوەی کە کەمەندام وەریەگرێت ئەگەر هیچ موچەیەکی نەبێت 150,000 وەرەگرێت. ئەوەی کە موچەیەکی کەی هەبێت یان داهاتێکی کەی هەبێت 100,000 وەرەگرێت. بەڵام ئەگەر یاساکە وەک خۆی جێبەجێ بکرێت طبعاً ئەم نیسبەتانە بەرزە بێتەوە. خۆی لە جەوهەری یاساکەیە ئەو ڕێژەیە کە ئێستا دیاریکراوە ئەو ڕێژەیە نییە. من وەڵامم مایەوە لە ساڵی 2011 کە ئەم یاسایە دەرچووە وەزارەتی دارایی ئەو دوو بڕی دەستنیشان کردووە لە کاتێکا کە ئەو سەردەمە پارەیەکی زۆر هەبووە و ئەمە لە 2011 تا ئێستا 10 ساڵە ئەرکی پەرلەمان بوو کە بە دوواداچوون بکات بۆ یاساکە وەک خۆی جێبەجێ نەبووە. لە ساڵی 2013 تا ئێستا 25,000 کەسرێک موچەکانیان ڕاگیراوە کە شایستە نەبوون و ئێستاش بەردەوامین لە بڕین و ڕاگررتنی ئەو کەسانەی کە شایستەی کەمەندامینی. ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونمان راپۆرتێکمان لە ئەنجومەنی وەزیران خوێندەوە. ئەنجومەنی وەزیران لیژنەیەکی باڵای پێکێنا لە وەزیری کار، وەزیری دارایی، وەزیری تەندروستی، سەرۆکی فەرمانگەی هەمانگی و بە دوواداچوون. دواتر دوای کۆبوونەوە چەندین لیژنەی لاوەکیمان دروست کرد و راپۆرتمان ئاراستەی ئەنجومەنی وەزیران کردەوە بۆ خستنەوە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی بڕیاری لێ بدرێت. راپۆرتەکەی ئێمە ئەرێنی بوو کە داوامان کردووە دەست پێ بکرێتەوە، بەڵام ئێمە راپۆرتەکەمان لە مانگی 2020 ئاراستەی ئەنجومەنی وەزیران کردوێتەوە. بۆ خۆشتان نەزان کۆرۆنا و قەیرانی دارایی ڕێگر بوو لەوەی کە جارێکە بخرێتەوە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران، بەڵام ئێستا لە هەوڵی بەردەوامین لەگەڵ دیوان لەگەڵ سکرتارێت کە بخێتەوە بەرنامەی کار. خۆشبەختانە هەفتەی پێشوو بەڕێ سەرۆکی حکوومەت داوای ڕێی ئێمە ئەکا لەسەر ئەو بابەتە. دیارە بەڕێزیان بە هەندی وەرگرتووە بۆ ئەوەی کە بڕیارێکی لێبین بۆ دەستپێکردنەوە.